چاوپڕ لە خۆشەویستی و ڕێز لە گشت بینەرانمان بێ. سپاستانەکەم جارێکی تر کاتان بۆ بەرنامە جوانەکی ڕەنگاڵە داناوە. من سایش محەممەدی ئەمڕۆژ چاوپێکەوتنێکی هونەریکە لەگەڵ یەکێتر لە خاتونە سەرکەوتوەکانی شاری سنە کە لە چەندین بواری هونەری فعالیت و چالاکیەکە. ئەو خاتونە هەم کاریکاتۆریستە، هەم نیگارکێشەوە لە هەمان کاتا لە بواری کۆمدیاشە چەندین ئیشی ئەنجام داوە. چاوپێکەوتنی و گفتوگۆی ئەمڕۆژ زۆر تایبەتە بێ هەتاکوونێ کۆتایی بەرنامە ئەمڕۆژ هەر بە دیاری شاشە و بەرنامە جوانەکە ڕەنگاڵە لەگەڵ ئێمەیا بمێننەوە. بینەرانی بەرنامەی ڕەنگاڵە ئەمڕۆ چاوپێکەوتنێکی هونەریکە ئامادەی تاوەکو پێشکەشتانی بکەم. هەتاکوونێ کۆتایی بەرنامەی ئەمڕۆژ هەر لەگەڵ ئێمەیا بمێننەوە. خاتم سڵاوە لێبێ. سڵاو ڕێز. تەندروستی و حاڵتان باشە؟ زۆر سپاس. هەر باش بن. سەرەتا بۆ دەستپێکی بەرنامە ڕێز و سڵای خۆتان بۆ بینەرەکانمان بایۆگرافیەکی بچووک لە ژیانی تایبەتیت و ئەو زەمینە هونەریانێکی ئێستا لەسەری بەردەوامیت و فعالیتەکەی بۆمان باس بکە. ژاڵە یوسفی نژادم، کاریکاتۆریست، تەنزنویس و تەسویرگەر، کارشناسی گرافیک محیطی مەست. لە حاڵ حازرە بیشتر من کاریکاتۆر کار دەکەم بۆ تەسویرگەری کتێب و مناڵ. تەک هەفتەنامەکانیشە کار تەنزنویسی ئەنجامام. باشە. هەرێک ئاماژەت پێ کرد وتە سێ بەشی هونەری تۆ ئێستا ئیشەکەی لەسەری. ئێمە بزانم ئەم سێدانە کارەت سەرەتا کامیانت هەڵبژار و فعالیت و حرفی خۆتت لەسەری دەست پێ کرد؟ من ئەوەڵ لە تەڕاحی و نەقاشی و شڕۆم کرد چۆن پایەی هونەر هەیە تەجەسومی تەڕاحیە. بعد بیشتریش گەرەکم بوو کە لایەندا بمە نەقاش. فرە حەزمە کرد بە نەقاشی و تەسویرگەری. کاریکاتۆر مەسەڵەن چۆن تەساویرێک تەنزگونە است لەنەوە کارەکانمە بەکارم ئەبر وەلێ مەسەڵەن هەرگیز فکرم ناکرد کە لە ئایندا بمە کاریکاتۆریست. ئیتر فرە ئیتفاقی بوو هاتم بۆ حەوزە هونەری پوستەر کلاس تەڕاحیم بۆخشن کاریکاتۆرم دی چوومە کلاس ئیتر چەدیم کە فرە ئەلاقەم بوو فرە زوو جەذب بووم دیم کە مەسەڵەن چۆن کاریکاتۆر دوو بەخشە بەخشێکەوێتە کاریکاتۆر چهرە بەخشێکەوێتە کاریکاتۆر مۆزوعی کە ئیسا ئێژن پێ کارتۆن. من بیشتر کارتۆنیستم تا کاریکاتۆریست. بعد کاریکاتۆر یا هەرۆ کاریکاتۆر مۆزوعی کارتۆنیست یەک دەقالێرە کە ئاماژەت پێداوتت دابەشەکرێ بەسەر دوودانە کاریکاتۆریستی چێرە دەموچاو و یەکیش کە مۆزوعی خۆت شێوازی کارەکەی تۆ لەسەر کامیان بەردەوامە؟ من لەسەر کاریکاتۆر مۆزوعی کاریکاتۆر چهرەیش کارەکەم وەلێ فرەکەم فرە بیشتر من کاریکاتۆر زیاتر لە چ ڕوویەکەوەیە؟ کاریکاتۆر چهرە فقط لەبان فەیس سوورەتەوە کارەکە وەلێ کاریکاتۆر مۆزوعی مەسان مۆزوعگەل ئیجتماع وەک ئاسیبای ئیجتماعی وەک تەلاق وەک ئەتیاد وەک ئتفاقگەلێک کە مەسەڵەن لە جەهانە کە پێی وەک جان وەک داعش وەک هەر چێشتە هەتا وەک عێشق وەک ئێزدواج لەسەر ئەمانە کارەکات کە شکڵگەلێک کارتۆنیە بەخاترەوە ئێژن پێی کارتۆنیست بە کاریکاتۆریست ئێژن کارتۆنیست لە واقع. بعد لە کارتۆنە 80% ئیدەست یعنی ئەگەر تۆ ئیدەتنەوێت مەسڵەن بچی شاهکارێکیش ئەنجامبای لە کاریکاتۆرە ئەرزشی نییە پس 80% ئیدەست و ئیدە فرە مهمە لە کاریکاتۆر مۆزوعیە. باشە بزانم کە ئیدەکان کە وەری ئەگری زیاتر شتێکێکە واقعیەتی چواردەورتە تۆ دروستیەکە لەسەری تەرحەکانت یان خۆت زیاتری تەرحەکان ئیدەکان کە وەری ئەگری لە ڕووی تەخەیولاتی خۆتۆیە؟ خب ئیدە معموڵەن شتێک واقعی نییە شتێکە مەسەڵەن ذهنیە تەنز هاتێکیە تۆ یەکۆ ناخیابانە شتێک ئەوینی دەیژی مەسەڵەوە چنە بامەزەسەوە ئیتفاقا من خۆم چەند بارێک بۆم پێشات کە چتگەلێکم دیگە بعدەن چوومەسەوە بۆ ماڵ فکرم کردگەسەوە لەسەری شتێکم پێ ئێزافە کردگە یا کەم کردگە بووگە ئیدەی کاریکاتۆر. وایە
هەر سەبارەت بە حرفەی بەکار و چالاکیەکانە لەسەر کاریکاتۆرە مە قسەمان زیاتری هەبێ هەروەکە ئەزانین توانیتە خاوەنی چەندین جایزە و خەڵاتی تایبەت بی سەبارەت بە جایزەکانێ چەند جایزە تایسە توانیتێتە چەند خەڵات تا ئەیسە توانیتێتە بیبیتەوە لەو حرفەیە. ئەگەر کۆلەن حەساویکەم بە جایزەگەل ملی و بینولمەلەلی و ئۆستانی و وەرکشاپی شاید نزیک 20 جایزەم گرتووە تایسا کە سریکی لە جایزەگەل بینولمەلەلین کە شوەرگەلە وەک ئوکراین و سلۆڤاکی ئیتالیا بعد چین قبرس سربستان و جایزەگەلی تر ناو ئێرانیش هەست هەمچنین جایزەی جەدیدترین جایزەی کە گرتم دیپلۆمە افتخار جەشنوارەی کاریکاتۆر چهرەی شێرکۆ بێکەس بوو لە سلێمانی ئەقلیم کوردستان عێراق. باشە خەڵاتانەی کە لە وڵاتی دەرەوە توانیتێتە بیبیتەوە بزانم کەم مۆزوعەکە تەوەرەکەی لەسەر چی بووە کە کارت کردووە؟ جەشنوارەکان خۆیان مۆزوعان مەسەڵەن جەشنوارەیەژی من مۆزوعم سۆلحە جەشنوارە مەسەڵەن هێژی من مۆزوعم مەسەڵەن تەنزێکە بادانێتێژی من مۆزوعم کتێوە خۆیان مۆزوعمان پێیان لەسەر ئەوانە کارەکەین. باشەمێت یەک شێت بەرلەوەیکێتی زیاتر بە شێوازێکی تەخەسوسی ترێمە قسەی لەسەرکردن حرفەکە لەوانەی بینەرەکانیشم مەراقی ئەم پرسیارەیان کردبێکە کەسێکە وەکو یەکە دیتە ناو حرفەی کاریکاتۆرۆ هەموو کەسێک ئەتوانێت ئەگەر لە خۆیان ئەو خەلاقێتە ببینە پێویستەکە دەورەهایەک پشتەسەر بگذارێنی ئینجا بێ دەست پێ بکات بە فەعالیت لەم بوارەیە. کاریکاتوریست بوونێکێک لە سەختترین هۆنەرگەلە مەسەڵەن تۆ هیچی ئەچم بۆ کلاس تەڕاحی مۆدەلێک دانی فقط ئەشێ شەبیه بەوە دەربێ بەغێرەزەوە کارێتری نییە وەلێ کاریکاتۆر ئەوەڵەن بۆ کاریکاتۆر چهرە کە تۆ ئەشێ ئغراقێ بکەی لۆ سوورەتە لە عین حاڵە کامل شەبیه بێت پس فرە سەختە لە کاریکاتۆر مۆزوعیشە یا هەمان کارتۆن ئەوی شەر بۆ جۆرە وتم 80% ئیدەیگەرەکە پس کەسگەلێکە باهۆش بن ئەتانن بێن تەڕاحی مهم هەست وەلێ 20% تەڕاحی لە کاریکاتۆرە 80% ئیدەست. باشڕاکە باسی لێکی ڕێگایەک و حرفەیەکی سەختەوە هەرچوو کەسێک ناتوانێت پێویستێکا کە توانەیەک و بەهرەیەکی تایبەتن لە جەمی ناتابێت تاکوونێ بتوانێت ئەم بەشە دەست پێ بکەیت. ئەمێ بزانم لە سەرەتای هەر دەستپێکی کاریەکەتەوە تۆ توانیت بە باشی کارەکانت ئەنجامی یا دوای چەندین کار دوای بەرزهێنانی چەندین تەجروبە و ئەزمون توانیت ڕێگای خۆت بدۆزیتەوە لەم مەسیرە. من خۆم چۆن هەر لە مناڵیەوە کارمەکە هەم تەڕاحی هەم نەقاشی چوومە کلاس بۆ ئاموزش ئیدەیابی چوم یانێ وەختێ من چوم تەڕاحیم عالی بوو نەقاشیم عالی بوو کاراکترم بوو بۆ خۆم فەزاسازیم بوو گشتەمان مازانی فقط چوم بۆ ئاموزش ئیدەیابی کە ئەویش هەر ئەوەڵ جەلەسا من جوواوم گروە دیم کە ئەنگار دنگای گۆمشۆدای منە فرە بۆم جەزا بوو هەمیشەیش پۆڕکار بوومە مەسەڵەن هەر جەلەسە ئەچوومە کلاس حتمما دەدانە کارمە بێتە خۆمە. باشە شێوازی ئامۆزشدانەکان بە ئێوە چۆن بوو سەرەتا لە چیۆ دەستان بکرد؟ خۆب دوو بەخشی بوو مەسەڵەن بۆ کەسگەلێک کە تەڕاحیان نازانی ئامۆزشە کاراکتەر و فەزاسازی بوو بەخشێتری کە وتمەوە فرە مهمە ئاموزش ئیدەیابی بوو کە ڕەوشگەلێ مەخسووس خۆی هەست و ئەشێ مەسەڵەن فرە کلاس بچی مەسەڵەن کەسگەلێکە هاتن تا یەک دوو مانگدانیشتنی تر دوایەوە ناهاتن خۆستەڵیانەوە ئەشێ بەردەوام کلاس بچی بە حتا ئەگەریش گشت ئەو ڕەوشگەلە فێربیت ئەشێ بڕیتە کلاس بازم کە لەو فەزا بمینگیتەوەدا قەشنگ هەرچێشتە فوتێک و زەگەری وایژن قەشنگ ئەوە بێتە دەسەوە. باشە خۆت تا چەند کەڵگت وەرگرت لەو ئامۆزشانێکی پێتیاندا؟ من ئەوەڵ دەستری کە چوومە کلاس ئابانەوە یەک بوو چووم هەفتەی جەلەسەیەک بوو تا ئیسفەند کلاسەکان تۆ بوو بۆ بەهارەکەی جەشنوارەی سەبکی زیندگی ئێرانی بوو من شەرکەتم کرد ئەوەڵین جایزەمم کرد دوای 4 مانگە و ئیتر فرە بووم بۆ باعثەوەی کە ئەنگیزەم پێبات کە وتم پس ئەتانم لەم زەمینەیشا کارکەم لە کنار تەڕاحی و نەقاشیەکەمەوە. یەکەم کاری خۆتت لە یادێک چ کارێک بوو چ مەوزوعێک بوو تا کارت لەسەر ئەنجامدا؟
یەکەم کار لە کلاسە یا بواری کاریکاتۆرەکان تا یەکەم تەرحێکە یەکەمی ئیدەیە کە پیادەت کرد. من خۆم ساڵە 1970 لە ماڵە فرە کاریکاتۆر کارم کردووە لێ بیشتر مەسەڵەن تەنزی فۆکاهی بوو چون کاریکاتۆر چەندین نوع تەنزی هەست دانێکی تەنزی فۆکاهیە فۆکاهی مەسەڵەن ئیدەیەکی تیان یان چەنانی کە تۆ بێژی مەسەڵەن تواشایەکەیت و تعجب بەرەنگیز بێ بۆت وەلێ ئەوەی سەبکەکە لە کلاسا فێر بووم ئەو مەسەڵەن تۆ ئەیوینیت ئەو کارەوینی داچڵەکێژی با چه ئیدێ چه فکرێک ئەوەڵین کارێک کە لە کلاس ئەنجامدا فکرکەم لە مۆرد لە کاریکاتۆرە لە کارتۆنا کڵاو نەمادگایە ئەسڵەن هەر شتێک نەمادێکمان هەست یانێ پڕ نەمادترین هۆنەر لە جەهانە کاریکاتۆرە بۆ هەرچێشتە نەمادێک هەست لە مۆرد ئەوە بوو ئەسڵەن ڕەهبەرێک بوو لیدەرێک بوو لەسەر جێگەیەک وێسا و خۆی وێسا و گایە کرد ئەوە ئەوەڵین تارح کلاسم بوو وەلێ ئەوەڵین تارحێکم کە جایزێگر کارێ بوو پینۆکیۆ گەیتر نەماد درەوە گشتێش نازم ئەمچین کارێ بوو لە مۆرد کەنیشک و کوڕێکەوە بوو کە ئایسێشەر ها لە حۆزە هۆنەریە تەبەقەی ئەوەڵدایان کوتاگە هەرشیبان هەروەکە لە نێوانی قسەکەت ئاماژەت پێیا وتت کە چەندین تەنزە کارکردن لەسەری یەکێکیشانت باس لێ کرد خۆت لەسەر ئەم ئەتوانی کە بە تەواوەتی بۆمان باسکەی ناوی تەنزەکان ببیت یەکێکیان ئێستا ئاماژەت بەوەی تەنزی فۆکایی بوو نازانم ئەوانەی تریشی باسکەی کە بزانین چۆن ناهیەوە کارکردن لەسەر ئەوان تا چەند پێویستی بە ئیدە وەرگرتنە تەنز کاریکاتۆر چەندینەوە چەندین بەخشە خۆمان کەژین پێ کارتۆن بیشتر ولی ناو مردمە بە ناو کاریکاتۆرە مۆزوعی جێیەکە بکە تەنز فۆکاهیە تەنز اجتماعیە تەنز سیاهە تەنز مەتبوعاتیە تەنز سیاسیە هەر کامێکیشی مەسەڵەن ئەوە نییە کە لە ئیدا جیاواز بن خۆ گشتی ئیدێکی گەرەکە کە تۆ غافڵگیر بیت ئەشێ ئەسڵی غافڵگیری لە کاریکاتۆرە ڕایەت بێت یانێ بینەندە وەختێک کارەکە ئەوینێشت غافڵگیر بێ بێژم چه ئیدە جالبێت دقیقاً بعد من خۆم بیشتر تەنز اجتماعی کارەکەم توانیتە لەسەر هەموویان کارێتە بێت لەسەر چەندانی دەوامی گشت ئەم مۆزوعگەلەکە وتم لەسەر گشتی کارم کردکە مەسەڵەن تەنز مەتبوعاتی تۆ لەناو ئەو کاریکاتۆراکە یەکێشی حتمما دیالۆگێک هەست ئێنووسی بەلایە و لە حاڵێکا من بۆ جەشنوارە کار بنێرم ئەسڵ ناوێ مەتنی بێت نمایشگا دابنم کاریکاتۆر دابنم ناوێ مەتنی بێ وەلێ مەتبوعات بۆ ئەوەی کە تو ئەشێ بە تەسویرەکەت بتانی قسەت بگەینی یعنی ئەو تەسویر لازم نەوێت و هیچ کەلامێ بەکار بێ وەی لە مەتبوعاتە چۆن فرێترها لە بەرچاو مردم حەزەکەن کە حتمما دیالۆگێکی تیا بێ بۆیان جالبترە باشە تۆ توانای خۆت لە کامێک لە بەشەکانی تەنزەکە یابین هەست دەکەی خەلاقیەتی تۆ زیاتر لە کامیانە من لە گشت زەمینەکانیانە کارم کردەوە لە بیشتر تەرجیحام کە ناو کاریکاتۆرەکان ماسان نوشتە نەوێ حەزەکەم تەسویرەکەم خۆی قسە بکات لازم نەوێت کە هیچ چێک بێژم باشە ئەمە بگەڕێنەوە کار سەر پرسیارێکی پێشووتر کە لێچم پرسنی ئەمە زیاتر ئیحتیمام بین بەم بەشە هەرێک کەسە بارز بە جەشنوارەکان کە خەڵاتت بردووەتەوە ئەو خەڵاتانەی کە لە وڵاتی جەرەوە کە ناوت بر ئەو وڵاتانە ئەمە بزانم هەر وڵاتێک کە تۆ توانیتە خەڵاتی تیابێتەوە مۆزوعەکە چی بۆ شتێک لەسەر چ مۆزوع و بابەت و تەوەرێک کارت کردووە ئەوەڵین جایزەی بێنولمەلەلی کە گرتە ئەم ساڵ لە وشەش بوو بەناو یەک تێکە تەنز بوو یانێ بیشتر لە هەر شتێک ئەو یانە گەرەک بوو کە مەسەڵەن مۆزوعەکە بۆیان مهمنەوە فەقەت تۆ ناو کارەکەتا تەنزێک بێت کە بینەندە ئەوینێ مەسەڵەن لەبخەندی لێبا بۆی جالب بێت کەنینی بێت خاکی ژاڵەمێ سەبارەت بە هەر بواری کارکتەرەکەت گفتوگۆمان لەسەری هەبێت لەم بەشش لە بەرنامەکەمان ئەوەی کە کاتێک کە تۆ مۆزوعاتێکت تەوەرایەکت ئامادە ئەکرد بۆ جەشنوارەکانی دەرەوەی وڵات باشە ئەمە بزانم شێوازی کارکردنەکەت کە کاتێ ئەتەوێت بەشداری فیستیواڵێکی دەرەوە بکەیت یاخود کارەکە دەگەر لە ئێرانە بە نمایش بدرێت شێوازی کارەکەت یەکشت ئەبێ یان ئەگەر لێرە پێشانی بدێت و لێرە بە نیشانی خەڵکی بێت و کارەکەت بۆ ئێرانێ شێوازەکەی فەرقەکات شێواز بازم ئەگەڕێتەوە بۆ سەر مۆزوع لە ئێرانە هەر مۆزوعێک بێت من بەرەساسەوە چون جەشنوارەیەکان مۆزوعە
ئەگەر من بێن بۆ نمایشگا کارکەم یا بۆ خۆمەوە فەرقەکە. نا فقط مۆزوعی جەژنوارە تایمیەکە، مۆزوعی کە لە ئێران ئەیان بۆ من فەرقی ناکات، لە خارجی شارە و مۆزوعبان هەر ئەو کارە ئەنجامام. وتم لەوانەیە لە بواری کارەکەتانەوە لێرە لە وڵاتی خۆتان و لەگەڵ وڵاتەکانی ئەگە ئوروپا بێ جەرەبێ شێوازی کارکردنەکەتان جیاوازی هەبێت بەپێی وڵاتەکە. شێواز لە لەحازی ئیدە و ئێژن لە لەحازی ئجرا و ئێژن بە تەواوەتی تەواوی لە هەرچی شتێکی کە لە نەزەر بگریتۆ تا چەند جیاوازی هەیە کارەکانت ئەگەر بۆ وڵاتە ئوروپیەکان بێت یان خۆت بۆ وڵاتی خۆت بێت؟ فقط مۆزوع ئەوێتە باعثی جیاوازی، مۆزوعی کە لە جەژنوارە مەطرحیەکەن فقط ئەوە. ئەینا قاڵب و فۆرمی کارەکانی تۆ هەر یەک فۆرمە یەک قاڵبە، فقط مۆزوعی جەژنوارە هەرچێ بێت کارە جەژنوارەیەکەم بەر ئەساسی ئەو ئەنجامیە. لێرە لە وڵاتی خۆت بۆ کارەکانت لە بواری کارکتری تا چەند لێرە ئیحتیمام و گرنگیت بۆ داوە کە بتەوێت کارەکانت لە پێشانگاکانیش بە نمایش بدرێ؟ جەژنوارە گەلێکە شرکەتەکەین گشتیان بەخشە نمایشگایانە چە لە ناو ئێرانە چە لە خارجە، یعنی ئایسە من بان سەد نمایشگا فرەتر کارم چگەناو نمایشگاکان وە بە نمایش دەراتکەم. ئەمێت بزانم وەکو خانمێکی هونەرمەند لە بواری کارەکاندا چ کاریکاتەر بێت چ نیگارکێشەکە بێت چ بواری کۆمێدیاکە بێت کە ئیسە لەسەری ئەنووسیت و دوای قسەشمان تەبعاً لەسەری ئەبێت. بزانم کە وەکو خانمێکی هونەرمەند تا چەند گرنگی و ئیحتیمام بە ڕەئی و ڕەخنەکانی خەڵکەی تا چەند تێئەکۆشی کە ئەو ڕەخنی کە خەڵک لە کارەکانت ئەگرێت بتوانیت تۆ ئیسفادەیەکی لێ بکەی کە نوقتە زەعفەکانی خۆتی پێلا ببەی بۆ ڕەخنانە بکەیتە نوقتە قووەتێک لە کارەکانی خۆت. خۆب تەبیعەتەن حەزەکەم وەختێ من نمایشگەیەکمان ئەوێت کەسێتیت کارەکەم ئەوێنێت تێت نقاطی مثبەتی ئێژێت خۆب نقاطی منفیشی ئێژێ مەسەڵەن ئێژێم کاردووە بە فڵان دلیل قەشەنگە خاسە مەسەڵەن ئەوە گەرە خەتت قەویکەیتەوە ئەگەر ڕەنگەکانەوە مەسەڵەن پوختەترۆکەیتەوە لۆ لە حەزگەلە و چت گەلێکێژن من حەزەکەم پێم خۆشەکە هەر ئەوە خۆی نوعێک استقباڵە لۆ کارە کە ئەوەی کە دیقەت ئەکەن تیا بزانن نقطەی زافی چێز نقطەی قووەتی چێز پێم خۆشە. وایە زۆر چاکەم بزانم چایستە بووە کەسایەتێکی بەناوبانگدم و چای کەسایەتێکی بەناوبانگ ئیستادە کردی بێتە لە بواری کاریکاتەرەکەتەوە دوایە کەسێک کە گردیسی بێتی کە تۆ ئەو کارت ئەنجام داوای لە دڵ نەگەران بوو بێ پێی ناخۆش بوو بێ؟ خۆب من دایسە نانم کێشاگە کەسێ بۆ جۆرە چون وتە من بیشتر کاریکاتۆر مۆزوعی کارەکەم بجۆز ئەم جەژنوارە ئاخرگینەکە وتم کە لە سلێمانیا بەرگۆزار بوو و هەرخۆی مۆزوعی کاریکاتۆر چهرە شرکۆ بێکەس کە شاعری کوردان بەڵێ ئەو خۆی ئەو مۆزوعیەداگا ئیتر من مەسەڵەن بێژم شەخسیەتێک لە ناو ئێرانەوە کەسێ نەم کێشاگە کەسگەرێکیش هاتکن سفارشیان داگە پێم لە ئەوڵە وتیگیانە ئەسان کولەن ئێغراقکە ناوم کارە و لە دوایەوەی کە من ئێغراقم کردی هەناردن وتیگیانە مەچەس و پەشیمانەوە بگنەسەوە یانێ لە ئەوڵە زۆقیانست کە کاریکاتۆریان کێشیت ناومەردمە وەێ لە دوا خۆشیان نای مەسەڵەن من تێم یا لووتیان گۆڕاکەم و یا دەمیان یا چناکەیان یا قژیان تاغیران بعدی خۆشیان نای هەرە مردم فرە خۆشیان نای. باشە هەل کە سەبار ئیشارەت کرد بەوەی کە خەڵک هەنیکاریوان بۆیان ئەنجام داوە کارەکەیان پێ خۆش نەبوو دوای کەفەیس و دوموچای خۆیان لە قاڵب و زمینی کاریکاتەرەوە دیتەوە. بزانم بێژگە لەم بەشە لەم شتێک کەسە باست کرد خەڵک تا چەند پێشوازی استقباڵەکە لە کارەکانی تۆ؟ خۆب تایسە نەقدیشم بووگە هافرە کەسکەلاتکرد نەقدیان کردەوە لە خۆب خۆشبەختانە تایسە کە کەسگەلێکە کارمیان دیگە خۆشیان هاتکە خۆب مەسەڵەن وتیگیانە تۆ بۆڕوان کە هیچکێک هاتکی لە فەرچگەل گوزەریاگی بعد بەردەوامی ئەیسە من لە ساڵ لە ئابانەوە یەکەوە کارەکەم و هەمچنان هامنەوە کارەوە هیچ وەختیش چتم نەکردم ناومید نەوگم لە کارەکەم فرە کەسگەل من ئەچەم فرە حەزەکەن تەشویق مەکەن احترام دانن و من فرە پێم خۆشە کە مردم ئونە حەزەکەن کە نیشکێک بتانێت لە ناو کار هۆنەریە بەردەوام بێت لە کارەکەی. وایە خات و ژاڵە کارەکانی تۆ لە بواری کارێکتەرە زیاتر کارەکانت بە شێوازی دەست پێشەوە یاخود لە دیجیتاڵیە کارەکانت؟ خۆب من لە ئەوەڵە و ساڵنەوە یەکە هاتم کارەکانم دەسی بوو ئەنێ لەسەر کە مقاوای فابریانۆ کارمە کرد بە گواش ڕەنگمە کرد یا بە ئاوڕەنگ کارمە کرد یا هەر بە خودکار بە ڕاپیت چەند ساڵ هەروە کارم کرد من تا ساڵ لەوە شەشەر دەسی کارمە کرد دوای ئەوە بە حەدێ من ئیدەم فرە بوو چۆن من
گشتیان ئێژنەر مەسڵان هاوکارەکان خۆم لە خانە کاریکاتۆر هەمیشە من تۆ ئیدەت فرە قەویترە من ئیدەم فرس فکر فرم هەست هەمیشە هەم لە حاڵ فکرۆکردنە يعني حتى أنا تاكسيانە ئۆتۆبوسە شەوکە ئەخافم بوەختێک کەس مەسڵان نیم ساعت ئەخافم داچڵەکەم تێگەی بە ذهنم ئەینووسم فرە ئیدە بۆ مۆیەمە ئیتر ئونە ئیدەم بوو مەسڵان کاغز بەشمی ناکرجا کار دەسی ئەشی بیۆی ئسکەنێکیت و ڕەنگێکیت و فرە دەردەسێت من چوومە ناو کار دیجیتال قەڵەم نووریم سند و ئیتر ئایسە من کاریکاتۆرەکانم دیجیتال کارەکەم بۆ لێ کتێوگەلێک کە تەسویر سازی ئەەکەم بۆ مناڵ چۆن تەسویرگەر کتێو مناڵیشم کار دەستە بە گۆواش ئەنجامی ئەم فقط شاید سێدانە کتێوم دیجیتال بین مناڵەویش ڕەنگامیزیە بە خاترەوەسە باشە ولیتی کاریکاتەرەکەت دیجیتالە سفر تا سەدی بە سفر تا سەد دیجیتال من بەدەست ئەیکێشم بەدەست ئەتۆدی ئەم لەبان کاغەزە و عکسی لێ ئەگرم عکسەکە ئەومە ناو بەرنامەی قەڵەم نووری لەبانیەوە ئەیکێشمان هەر لە ئەسڵا دەسە منتها ئیجراکە ئەوێتە دیجیتال وایە دەست و خۆش بێخوا خاتوژاڵەمەوێت لەم مەشە لە بەرنامەکە سەبارەت بە یەکێتر فعالیتەکان لە بەشێکی تری هوەریت گفتوگۆمان هەبێت ئەمەوێت ئێستا سەبارەت بۆ نیگارکێشیەکە تەسویر سازی ئێمە گفتوگۆمان لەسەری هەبێت چۆن بۆ بڕیارتدا کە بیتە ناو ئەم بوارەشەوە ئیش بکەیت و فعالیتت هەبێت چۆن ئەو تەسمیمە لا دروست بوو ئەو فکرەیەت کرد کە بتەوێت ئەم بەشەش هەڵبژێری خۆ بە هەروە کەوتم پێت من هەر لە مناڵیە و عاشق نەقاشیکردن بووم نەقاشی گەلێکیشکەم کرد مەسا ئەوانەوە کە من بێن بەڕان ڕۆغن کارکەم و لەسەر تابلۆ بێ هەر بەنۆعی تەسویر سازی بوو شتێ بوو کە خەت خۆمم بوو مۆدام کارمە کرد هەمیشە کارمە کرد دقیقەن خەت خۆم هەر لەو وەختەوە پیا کرد تەسویر گەلێک کە خۆمم کێشا چت گەلێک تەساویرێک فانتزی کاراکتەر گەلێک فانتزی تەساویری ڕۆیایی بوو و فرێش مەسان کتێ و مناڵم ئەدی هەر ئەو زمانەکەم نابووم ئەموت حەزەکەم زمانێکە گەورە ئەوەم خۆم کتێ و تەسویر سازیکەم بە تەسویرگەلێکە خۆمەی کێشم کە فرە زەریفتر بێت بە سەلیقەی خۆم بێت باشە کاتێکاڵم تەسویر سازی مەزورت لە چییە؟ تەسویر سازی تەک نەقاشیە فەرقەکە نەقاشی ئیحساسێکە کە نەقاش ئیحساسات دەروون خۆی بەیانەکە وەلێ تەسویر سازی توتی تەساویرێک ڕۆیایی یا فانتزیەکێشی ئەمیش خۆی دوو بەخشە بەخشێکی تەسویر سازیگە کە تۆ بۆ خۆت مەسەڵەن هەروە شتێگەی بە ذهنەوە تەسویرێک ڕۆیایی سە هەرچێک بەخشێکی نا بۆ کتێ و مناڵە نویسەندێک تێ شیارەکەی یا داستانەکەی ئات بە تەسویرگەر ئێژێ من گەرەکمان کتێمە بۆ تەسویر سازیکەی من تێم بەر ئەساسێ مەتنێکە نویسەندە نووسگە یا شعرێکە شاعر وتیگە سەفحە سەفحە فرێم فرێم بەر ئەساسەوە تەسویر سازیەکەم باشە شێواز و قاڵبی کارکردنی تۆ چۆنە هیە ینی فۆرم و قاڵبی کاری تۆ چۆنە لە تەسویر سازیە من کارەکانم گشتی دەسیە بۆ سوورەکە کە لەبان مقاوای فابریانەوە کارەکەم و لە ڕەنگە گواشیش ئستفاداکەم بۆ ڕەنگەکانم ینی کاری دیجیتاڵیت بە هیچ شێوەیەک نییە سفرکارەکانت بەدەست پێشەچێ بەڵێ بەجۆز سێ کتێو کە تەسویر سازیەکانم خەتیە بەجۆز ئەو سێ کتێوە گشت کتێوەکانم گشتی کاردەسە تەکنیک گواشە باشەکە کاتێک کاری نیگارکێشی ئەەکەیت مۆزوعێکت پێ ئەین تۆ لەسەر ئەو مۆزوع ئامادەبی ئیدەکان پیاداکە لەسەر تەرحێک ئینجایەتت دەستەکەی بە تەواوکردنی ئەو کارە وایە بەڵێ ئەوەڵ ئێتۆد ئام ئەوەڵ لەبان کاغەزێکەوە بەجیە ئێتۆد ئام بعد ئەگەر دیم گەین بە نەتیجە بازێ وەختیش چەند باراوەزیەکەم وەڵێ کەم پێش دێت دوایەوە ئینتقاڵیان لەبان مقاوای فابریانەوە و
کە کێشام دوایە وەچمەنەوە کار ڕەنکردنی. باشە ئەی تەرحەکان لەم شەوازکارکردن لە نیگارکێشیات لە بۆ تەرحەکانی نیگارکێشی لە چشتایەک لە دەوروبەرت ئیدە وەرئەگریت؟ نەگارکێشی خۆب ئەگەر کارێ دڵی بێت کارێ بێ کە مەسەڵەن بۆ خۆم ئەنجامی ئام معموڵەن چت گەلێک ناو زێهن ماوینم بلا نگارکێشیە بیشتر تەسویرگەلێک خانمانە بەکارەوەین، یانێ لە کاریکاتۆرە کاراکتەرەکان گشتی پیاگن وەلێ لە تەسویرسازی یا نگارکێشیە گشتی ژنن، چۆن شتێکە ڕۆیایی زیبا زەریفی هەست ژنیش خۆی نەمات زیباییە، پس من گشت کاراکتەرەکانم ژنن کەنیشکن تەسویرگەلێک ڕۆیایی مەسەڵەن وەختێکە ستواشە ئاسمانەکەم مانگەوینم تەسویری ئەگەی بە زێهنم خۆ ئجرایەکەم چتگەلێ ئاوازە. باشە ئەمێ بزانم کە هەر لە هی تەسویر سازیەکەت بزانم کە حالیان لە حاڵی حازرا کەیستا چەند ساڵە بەردەوامیت چەند ساڵە دەستت پێکردووە؟ بە سوورەتێ جدی قبلەنیش فرە کارم کردگە هاوە لە خۆب ئەوەی کە من بێم بیکەمە هەدەف لە زیندگیما لە ساڵنەوە یەکەم. باشە حاڵ لە نیسی شێوازی کارەکانت بەچ شێوازەکانی ها تەنیا بۆ خۆت کارەکەی یان تاسە داواکراوت لێکراوە کە کتێبی بۆ نمونە مەدارسەکان بێت یان خودت گۆڤارێک بێ داوا لێ بکەن کە کاری تەسویرسازی نیگارکێشەکەی تۆ ئەنجامی بێ؟ خۆب من بۆ تەسویرسازی داستان مناڵ لە هەفتەنامەی سیروان شڕوام کرد ئەوان بەخشێکیان بوو بەناو بەخشە منداڵان بوو هەر هەفتە داستانێکیان بە منەدا من تەسویرسازی مەکرد بۆی ساڵنەوە یەکتانەوە دوو تولی کێشە بعدەز ئەوە من سریکم بۆ خۆم کار کرد سریک تریش کتێوگەلێکە نویسەندەکانە هاتن بە منیان ئەوت کە مەسام کتێومانە هەست داستانەکان بە من ئەدام نیش بەر ئەساسی ئەوە تەسویرسازی ماکرد. باشە لەگەڵ هیچ کامێک لە نووسەرەکان نیگارکێشە دیارە و بەناوبانگەکان کاری هاوبەشیتان بۆ پێکەوە؟ نەخۆب تەک نیگارکێشە کە ناتانی چۆنەوە هونەرهای تەجەسومی لە هەر هۆنەری ئینفرادی ترە مەسەڵەن تۆ لە ئەنیمەیشنە ئەتانی کارە گروهی ئەنجام بەیوە لە تەسویرسازی یا کاریکاتۆران نا فقط یەک نەفەرە من گشت کتێوەکانم خۆم بە تەنیا تەسویرسازیم کردگە نویسەندەکانی هەر کەسێک کە هاتووێ من کتێ و فرێشم ڕەدەو کردگەوە نییە کە بێژم گشتیم تەسویرسازی کردگە ئیتر چەند سریکیان هەن کە کار ئەوەڵیانە سریکیان هەن کە نا چەندین کاریان چاپ وگا تەکیانە کارم کردگە ڕازیشم لە گشتکارەکان. باشەوەی کەوتت من چەندی کتێبی تریشم ڕەت کردووە مەبەستت چیانێت تو کاری تەسویرسازیەکەی نیگارکێشیەکەت ئەنجام نەیاوە؟ خۆب نا تەک نویسەندا بە تەفاهم نەگەیگین خۆب فرە مهمە کە لۆ کارە کە تۆتە کەسێکا کارەکەی و ئەشێ بزانی کە مەسەڵەن نویسەندەگە چێ گەرەکە شاید ئەو شتێکی گەرەک بێ کە من نەتانم بکێشم. باشە زیاتر کە کاتی داوایان لێکردی داواکاریان لەسەر شتێک بووە وتیانە کارەکە چۆناییە بێ ئەنجام بێ؟ خۆب بیشتر حەزەکەن بەکار دەست یعنی تکنیک کارەکە دەسی بێت تاوەیەکە دیجیتال بێت بیشتریان ئەوە تەرجیحان. لە کارەکە تا چەند لە سەختەفزار و نرمەفزاری استفاده ئاکرێ؟ من بۆ کتێ و دەسیە کارەکەم بیشتر یعنی کلەن فقط سێ کتێ و مەسکە دیجیتالە ئەویش چۆن بۆ مناڵێک مەهدی کودەکیە کە ڕەنگیەکەن بە خەتی ئەیکێشم ئەیان پێیان کە ڕەنگیەکەن. باشە تایستێ بۆ ئیدەیەکت بۆمە وەرگرت بێ لە نازم لە کارەکانی تا چەند گرنگی ئەیە بە شتە کوردەواریەکان دابوونەریتی کورتەواری و کەلتوری خۆمان تا چەند لە شتە سونەتیەکان بە تایبەت ئیدە وەرئەگریت بۆ کارەکانت؟ خۆ ئەتانم بێژم فرە یانێ من چەند کتێوم بووگە کە گشتی کوردی بووگە گشت کتێوەکانم زوان کوردی بووگە چە شێر چە داستان ناو تەسویرەکانیش یا فرە نەمادگەل فولکلۆرم بەکاربرگە وەک مەسەڵەن کوزە وەک ماڵگەل قەدیمی وەک لیباس کوردی کە گشتی لیباس کوردیە وەک مەسەڵەن چرانیسی وەک چرا لامپا بعد قورسین لێف سەر قورسی کۆلەن گشتی نەمادەکانی کوردیە. باشە کەسێ بۆ یەکێ لە نەمادە کوردەکان کە شتێک هاتبێتە بەرچاوت بۆ نەجل و بەرگێکی کوردەواری بوو بێت کە تۆ سەیرت کردبێت تەرحەکەت بە نۆعێکی مۆدرن گۆڕابێت تێکەڵاوێکی تەرحێکی مۆدرن و سونەتیت کردبێت؟ ئەرێ خۆ مەسا من چەندین مەجموعە ئستیکێرم بۆ تەلەگرام تەڕاهی کردگە بە لیباس کوردیە و مەجموعەیەکیشم کە چۆنەوە 50 ئستیکێرە بەرتەرە ساڵە لە نەرمەفزە بەرنامەیەک بەناو ئایگە پامۆنتەشێر بوو باقیگە خۆم دڵی خۆم کارم کرد بۆ مەردم گشتیشی لیباس کوردی بوو و زوان کوردی مەسەڵەن لە فرێکیا کە ئستیکەرەکان ئەسان پەتووی قەدیمی چلتیکە بوو مەسەڵەن بردوومە ناو شتێک مۆدرن فەزایەک مۆدرن وەلی ئەو پەتووە چلتیکە قەدیمی بوو شتێک بوو فولکلۆر.
خاتو ژاڵەمێ بزانم کە دوای چەند ساڵ کارکردن و کۆکردنەوەی ئەزمموی تەجروبە لە نیگارکێشی تەسویرسازیت کاریکاتێرەکانت ئەو بڕیارەت دات کە تەنزەکەش هەڵببژێری بواری کۆمێدیاش هەڵببژێری. خۆ من خۆشم لە نووسینات قبلەن داستان منووسی شێرم ئەوەت داستانەکانم چۆن فرم ئەنووسی بعد ئەم خوێندەوەخۆم بعدەن ساڵهای بعد خۆشم ناهات ئەسڵەن کەماڵگەرا بووم ئەموو دەچێت شتێ فرعالیتر بێت گشتیم ئەدران ولی شێعرەکانم هەرماگە پەسەر دەست نووسینم بوو منتەها تەنزنە و کەوتم پێتان لە گفتوگی قبلیمانە کە لە گروخانە کاریکاتۆرا بوو ئاغای جیهانی بە من وتی کە بێت تویش تەنزیش بنووسە لە پاڵم کاریکاتۆرتا تەنز نووسی شەرە و کاریکاتۆرەسە منتەها ئەم نوێشتاریە ئەو تەسویریە ئیتر من ئەوەڵین تەنزێکە نووسیم استقباڵیان کرد لێ جالب بوو ئیتر منیش خۆم فرە پێم خۆش بوو و ئێدامەمدا و ئیسەی شەهر بازم کارەکەم. باشە ناتێت کە کتێبە کە تەنزەکانت لە گۆڤارێک لە کتێبێک بە چاپ بگەێنی؟ کتێوەکانم کە لە هەفتەنامێ بخشن تەنزەکانم کە لە هەفتەنامێ ئاواتە هەر هەفتە چاپ بووگە یانێ خۆم ئارشیڤ مەست لە ماڵە وەلێ ئەوەی کە جەمی کەمەوە بە سوورەت کتێوێک ئەرێ هەست ناوفکرما هەمچین بەرنامەیەک. باشەوە بزانم هەدەف و ئامانجی تۆ لە نووسینی تەنز بۆ پێکەنینی خەڵکە یان خۆت هەر بوتت کە با من ئەم بوارەش تاقی بکەمەوە چ توانایی مێ دەستی قەڵەمم هەیە. خۆب چۆن هەروە کە خۆشتان نەزان نەمیشەش وا بوو گەرناو جامعیشە شتێکە ناتانی جددی بە کەسێک بێژیت بە زوان شۆخی ئێژی پێ جددی ناتانی مەساڵن شتێک کەس ئیرادێک بە زوان تەنز بەیان یەکەیت تەنز نووسیش هەرەوەسە من شتێکە ناتانم لە سوورەتە داستانێک جددیا بینوسم ئەیتێرمەنەوە داستانێک تەنز نەوە داستانی فۆکاهیکە لەوە هەم پەیامێک فرە گەورە ئەگەینم هەم بابەتێ پێکەنینی هەست و هەم قسێکە گەرەکمەوە ناتانم بە سوورەتی جددی بگەێنم دەغدغەیەک بێت بعد پەیامێک بێت بعد شتێک بێت بە زوان تەنز ئەگەێنم فرەفرە عالیتر و تەئسیریشی فرەفرەتر لە داستانێک جددیە. باشە تایسێ بۆ کە تۆ بە نووسینی تەنزێکی تۆ دڵی کەسێکە لێ ڕەنجابێ کەسێ لێت ناڕەحەت بوو بێ؟ ئەرێ چەند مۆردم بووگە ناڕەحەت بووگەن تەنزگەلێکم نووسیگا شخصیەتگەلێک کاراکتەرگەلێکم تەڕاحیکێکە مەسەڵەن ناو داستانێک کۆتا بعد ئەس قەزا کەسگەلێ پەیا بووگەن وتیگانە مەسەڵەن ئەو فڵان کاراکترت وەسە من وەلێ من ئەسڵەن هەمچین قەست و مەنزورێکم نۆگە وەلێ من چۆن نووسیگما کاراکتەرەکانم فران ئیتر هەر کەسێ تێدانێ پەیاکە وەسە خۆی من بازە وەختیش پێشات کە کاراکتەرگەلێ بووگە ناو تەنز نوویستێکەمە کەسی هاتکە وتیگە ئەو مەسەڵەن خان منەوە تەنزە خۆتی بە خۆتان نووسیکتا تا ئەو حەدەوتک من نامن ئەسڵەن حتا بۆ کەسێکانە نووسم بە خۆیشان نەمنووسیگە ئیتر وا پێشاتکە. باشە ئایدیات و ئیدەت بۆ فکرەکانت بۆ تەنیس لە شتایەکە کە وەریەگریت؟ هەروە کەوتم پێت مەسەڵەن قسەگەلێکە لە توول ڕۆژە ئەژنەفەم قسەی مناڵ مەخسووسەن فرەتەوە جۆکەم بە قسەی مناڵ چۆن مناڵە میشە واقعیەت دەیژێت بعد خۆم فرەوەختکە دانیشم فکرەکەمەوە نازێن خۆما وتوێژەکەم تەک خۆما سان چەندانە شخصیت تەڕاحیەکەم نازێن خۆما قساکەین بەیەکەوە فرە وەختکە من هەر نازێن مێنووسم بعدەن ئەیتێرم مەکتوبیەکەم. باشە شێوازی نووسینەکانت لەی تەنزە قاڵە بۆ فۆرمێکی تایبەتی هەیە؟ بە یەک ستایلی تایبەت بە خۆتت هەیە کە ئەنووسی؟ خۆب ئەو کەلماتەکە بەکاریە و مەسەبکە نوێشتاری خۆم مەزیانە مەسەڵەن کەسە بێت بیخوێنێتەوە و ئەزانێت ئەگەر قبلانی بڵێ مەسەڵەن کامێک لە کەلیمەکانت ئەوەنە بەرچاون ئەوەنە تۆخن لە نووسینەکانت کە هەموو کەس ئەزانێ مانای نووسینەکانی ژاڵەیە. مەسەڵەن کاراکتەرگەلێکە تەڕاحی ئەەکەم هەم واقعیە هەم غێرە واقعیە کلەن تەنزە یعنی ئەحساسێکە کاریکاتۆرێکە کە نووسیاگە تا ئەوەیە کە مەسەڵەن بە کاراکتەری وشک بێت و هەروە بێت و بچێت دوو کەلیمە قسەکات و تۆ بوو مەسەڵەن ئەو وەک تەئاترێک تۆ قەشەنگ خوێنیتەوە ئەنگار کە فیلمنامەیەکە خوێنیتەوە. ژاڵە خانەمە بزانم کە لە تەسویرسازیەکەت لە نیگارکێشیەکەت لە کاریکاتێرەکانت هیچ کامیتای سۆ فکرێت لا دروست بۆ فکرت کردوێتەوە کە بتەوێت هونەرجووت هەبێت ئامۆزشیش بدەیت بە کەسانێک کە ئەگەر حەزیان لە حەرفی تۆیە؟ خۆ شاگرد فرم بووگە لە توو لە مساڵگەلا لە کاریکاتۆرە نا لە تەڕاحیە لە نەقاشیە مەخسوسەن تەڕاحی فرم بووگەوە لێ کلاس کاریکاتۆر باوجودێکە استقبال فرە هەست و چەندین ئامۆزشکایش ناو شار خۆمانە پیشنهات هاوکاریان داگە پێم
ولی خب من چون فرە وەختم کەمە و کارفرا بەدەستمەوە ڕادم کردەسەوە لە کلاس ئامۆزشی مناڵیشم فرە بووگە شاید لە ئایندا حتمما چۆن فرە ئستقباڵەکەن لە کاریکاتۆر کلاس کاریکاتۆریشم دانیە. باشە بەشداریکردن لە ڤۆرکشاپەکانجی تا چەند ئیتیمامت بە بەشداریکردن لە ڤۆرکشاپەکان داوە؟ خب من گشت ڤۆرکشاپەکان خانە کاریکاتۆر خۆمان شرکەتم کردە و ڤۆرکشاپەکان خانە کاریکاتۆر کرماشانی یانە من لە گشت نمایشگاکان یانە شرکەتم کردە و کارم بووبە. پرسیارە لێ بکەم بەتابەت لە بواری کارکتەرەکە تا تۆ لە نەزەری بگرەکە کاتێک بۆ کە بۆ نمونی ئیشێکت ئەوەنە سەخت بوو بێ ئەوەنە قورس بوو بێ کە مەوزوعێک بۆ نە لە پێشانگاکانی وڵاتی دەرەوە کە پێیان داوە کارەکەت کە مۆزوعەکە دیتووە هەستەکرێت کە زیاتر لە توانایی تۆیە تۆ ئەبێ کارێک بکەی زیاتر لە توانایی ئیستعدادی خۆت ئیستیفادە بکەی خۆتت بە چالش کێشا بێت بۆی تایسە بۆ کارەکانت بوو کە خۆتت بە چالش کێشان بە نظر من هۆنەری کاریکاتۆر مۆزوعی یا هەمان کارتۆن کە خۆمان ناو کاریکاتۆریستەکان ناژن بە کارتۆن یەکێک لە سەختترین هۆنەرگەلەوە هەمیشەش لە کلاسەکانە مەسەڵەن 20 نەفەرتێن ئەسان لە توول چەند ساڵە شاید 1-2 نەفەر بتانن بنە کارتۆنیستێک حرفەی چون خاص تەڕاحیت خاص بێ نەقاشیت خاص بێت بازم تەئسیرە ئیدەی نیە تۆ ئەشە حتمما فکرێک قەویت بێت ئیدەیەک فرە قەویت بێ من خۆم فرە وەختکە گیرم کردە بۆ ئیدا جا ئیدەیش ئەوەسە کە مەسەڵەن تۆ ئیدەیەک تێ ئێژن ئیداهای دەمەدەستی بە ذهن گشت تێگایسە مەسەڵەن حتا بە ذهنەوەیش بکەیتەوە ئیدا ئەشەی شتێک بێت بێکر بێ یانە قەبلەن بە ذهن هیچ کەس نەگەی بێ ئەو ئیدە موافقەکە کە چۆن کاریکاتۆریستیش فرمان لە سەد حجەهانە نەمەسەڵەن بێژم ئۆستان ومانە کارس من ئەوەڵە چوومە کلاس کارگەلێک منجامەدە ئۆستادەکەوت ئەمە قبلەن فلان و فلان کاریکاتۆریست مەسەڵەن کشوەرگەڵ خارجی ئەنجامیانداگا ئەچێت و فکرێک جەدیدتر بکەیتەوە پاس ئیدە فرە سەختە بۆ کامێک لە کارەکانت کە خاوەنی خەڵاتیش بووی لە وڵاتەکانی دەرەوە خۆتت بە چالش کێشانە بوو بۆ جێشنوارێک بوو سکوتین ئۆکراین چی بوو سکوت بوو هەر لە مۆرد سکوتەوە مەسەڵەن لە مۆرد هەر شتێک و هەر اتفاقێکە و فرە سەخت بوو ئیتر من تا لەحزەی ئاخر یانە بێژم 2 ساعت قبل زمانێک کە شێکارەکە ئیمەیل کەم ئیدەقەگەی بە ذهن مووزوع ئجرام کرد باشە چەندێ کاتی لێ بردێت تا تەواوت کرد 2 ساعت وەختم ماوە بە پایانێ مۆحلەتەکەی 2 ساعت وەختم دانیا بووی وەلی ئیدەکەی 2 ڕۆژ وەختی گرت تا گەیم بە ئیدەی مەسەڵەن چەندین ئیدە هاتە ناو ذهنم بعد ئەمدی مەسەڵەن قبلەن کار کردیاگە یان نامە ئەستە غافڵگیریت یا ڕعایەت نەکردیاگە پس ختمەدا وایە خات و ژاڵەمێ بزانم کە لەم ڕێگەی کە دەستت پێ کردە سەرەتای کاریز بە تایبەت کێ پاڵپشتت بوو وەکو خانەوادت بنە ماڵت کێ حمایەتی لێکردی کێ هاندەر و یارمەتیدەری کارەکانت بوو ئەستا من هەمیشە فکرەکەمەوە گشت ئینسانەکان هەمیشە مۆنتەزرن کەسێک بێت تەشویقیان کات کەسێک بێت حمایەتیان کات ولی ئایا خۆمان ئەحساسمان نیە خۆمان ئەنگیزەمان نیە خۆمان هەدەفمان نییە بۆچی ئەشێ حتمما یا خانەوادە بێت یا ئۆستادێ بێت یا ڕەفیقێک بێت ئەمانە گشتیان نەخشیان هەست بدونە شەک خانەوادە نەخشیستم حمایەت ماڵی هەم حمایەت معنەوی ئەساتی دێکەتێکیان هاکارەکەی حتا ڕەفیقگەلێک کە تێکیان هاتن و چوونەکەی تەئسیریان هەست وەلێ گەورەترین تەئسیر هەر ئینسانی خۆیە چۆن تاخۆی مێلی نەوێت تاخۆی ئێرادەی نەوێت تاخۆی حەزنەکە ئەنگیزێنەوەی هیچ کەس ناتان هیچ کارێکی بۆ بکە پس من هەمیشە بە خۆم وتم مەژاڵە تۆ هەرگیز مۆنتەزر کەسێمەوە بێت دەست با بێژی ئافرین چەنە کارۆ خاستە نا تۆ بۆ خۆت کارەکەی ئەوەڵین کەسێکە ئەژێ ڕازی بێ خۆتی پس مۆنتەزر مشاوقمەوە باشە مەبەستمەوەیکە لەنێو کۆمەلگایەکە ژین بەداخەوە کە بۆ ئافرەتەکان بەتایبەت لە زەمینە هونەریەکان کە ئەگەر بیانەوێت جەرب بکەون و ئەو شتێکە خۆیانەیانەوێت بەدی بهێنین ئەبێ دوو ئەوەی پیاوان هەوڵی بۆ باتاگا ئەوەش بە حکمی هەنێ بیر و باوەڕی هەڵی ناو کۆمەلگاکەمانەکە دروست بووە بەلەم ڕێگا پێویستەکە کەسێک وەکو یارمەتی دەرێت لەگەڵت بێت تاوکو پاڵپشتیت بێ بکات تاوکو لە جێگایەکە کەمت هێنا ئەو کەستا هانت با کە زیاتر بەرەو کارەکەت پێش بڕۆی بە حکمی وتم هەنێ بیر و باوەڕی هەڵە لەنێو کۆمەلگاکە بۆ ئافرەتەکان کە دروست بووە ئەو ڕێگریانە کە لە ئافرەت ئەگرێ تەیانەت ناڵم کە توانێت بێ هەر تۆ بنە ماڵ و خانەوادت بێ زۆر ئێستا وایە کە زۆر نێ بنە ماڵ و خانەدەکانیش ناڵن ئافرەتەکانیان خۆ یا کچەکانیان ئەو شتێکە حەزی خوانە ئەو بارە هونەری کە توانیانێ دەربکەون
ئەزانم چێژی وەلێ خاس ئەوەی کە من بێژم کەسێک بووگە لە زیندگیمە هەمیشەوە بووگە نا تەنیا خۆت بووی کە بەسەر پێی خۆ دۆستاوی لەم ئەرێ مەسەڵ ناتانم بێژم ئەترافیانیش بووگن تا حدێ مشەوەقم بن وەلێ خۆب ئەو کەسێک کە باوەڕی ئەشە خۆت باوەڕت بە خۆت بێت بە شتێکە گەرەکتە ئەبێ خۆت باوەڕت بە خۆت بێت جا چوار دەورتوان قبول بێت دقیقاً تا خۆت خۆت و باوەڕنەوەی هیچ کەس باوەڕتی نییە بعد من مناڵ بووم فرە لای دایە گەورەمەوە بووم دایە گەورەم داستانگەلێکی بۆم تعریفەکە ڕاز کوردی ئەمیشەش قبل لە زەوەی بێژە دێم نیش هەموو دەیدایە بێژە بعد گشت قەهرەمانەکانیان تەنیا بوون مەسەڵەن کەسێک کۆمەکیانی ناکرد وەلێ موفق ئەوە منیش هەر ئەوەنەوە زێهنما بوو ئەموت مەسەڵەن توێشاکەەوە قەهرەمانگەل ڕازەکاندایم کەسێک نییە مەسەڵەن کۆمەکی کار گشتیشی تاستێکیا دوشمنیەکە وەلێ باز هەم ئەو موفقەوێ هەر لە ئەو زمانەوە من ناو زێهنما خۆم داننیەوە کەسێک بێت مەسەڵەن بێژێ ژاڵە بێ ئەم کارە بکە شایەتی فرە وەختکە مەسەڵەن مناڵ بووم ئەوون دەرسەکانەوە بخۆینە نەقاشی مەکێشە نەقاشی عاقبەتێکی نییە نەقاشی بەکار هیچ چێ ناخوا چون من مەسەڵەن هەر دەرسم ناخۆن فرەتر نەقاشی میکرد لە دەرس خوێندن ئەیان وت پێم نەقاشی مەکێشە نەقاشی بەکار ناخۆ لێ من حەجوڵم ناداوە حەزمە کرد پێ باشە خات و ژاڵەمێ کۆتا پرسیارمەوە بێت لێتکە 5 ساڵی تر لە داهاتوت خۆل لەکوێ یابین هەستەکە ژاڵە گەیشتیتە چ مەرحەلەیەک لە کارە هونەریەکان واقعا نازانم چون ئایندە هەمیشە هەڵە حاڵ تەغیرە ئەو پلانانە ئەو بەرنامانەی کە لەگەڵ خۆت هەنێ جاردانی شەڵی منە بێت لە داهاتوو ئەم کارە ئەنجام بم بەپێ و پلانانە و بەرنامانەی کە بۆ خۆتت چنی بێت لە مێشکدا خۆ حەزەکەم چتگەلێکانەوە زێهنما گەیم پێ وەلێ من هەمیشە زێهنم سکرتە نەژم لێ وەلێ حەزەکەم کە ئەو چتکەلەکە گەرەکمە بگەیم پێوە کارگەلەکە حەزەکەم ئەنجامی بام فقط ئایندە جوورەیەکە کە بنیام نەخشەی بۆ ئەچنێت نەخشەکە ناوێت ئەشێ فێل بەدا هەبڕیتە بەرەوە تەجربەی شخصیمە بۆ تێ بەپێی کەسەکانە گۆدرێ هەر کەسێک بیرەکاتە بۆ داهاتی خۆی من ئومێد دەکەم کە لە داهاتووە ئینشاءالله بە هەر شتێکە خۆت حەز دەکەی پێی بگەیت ڕێگەت کراوە بێ نمونەی خاتونی سەرکەوتووە و تۆ زیابێ دڵخۆشم کە ئەمڕۆ میوانداری ئێمەت قبول کرد چاپێکەوتنی ئێمەت قبول کرد سپاس دەکەم زۆر سپاس تەشەکر مرسی کە وەختۆدامیە مرسی بۆ بەرنامەی عالیتان تەشەکۆرەکەم لە خۆت وەتووە ئەوامەڵ بەرنامە هەر سەرکەوتوو بی زۆر سپاس بینەرانی عەزیزی من سپاسانەکەم ئەمڕۆشە تاکوونێ کۆتایی بەرنامە جوانەکەی ڕەنگاڵە لەگەڵمان بوون هەتا خوا ئامادەکردنی بەرنامەیەکی کە لەگەڵ هاوکارانم هەمووتان بەخوای گەورە سپێرم ئاگاتان لە خۆتان و باشیەکانتان بێ.